بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، الصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وصحبه أجمعين. مسلمانانی بەڕێز، داواکەم لە خوای پەروەردگار خوای گەورە لە ستەمکارانمان نەگێڕێ و وامان لێ نەکا پشگیری ستەمکاران بکەین. وەکو شاعرە فەرمێ: فلا تظلمن إذا ما كنت مقتدرا فالظلم ترجع عقباه إلى الندم تنام عينك والمظلوم منتبه تدعو عليك وعين الله لم تنم. ئەگێڕنەوە ڕۆژێک یەکێ لەم کاربەدەسانەی کوردستان خۆی و کۆمەڵی لە حیمایەکانی بەلای جادەیەکە ئەڕۆن بۆ کۆبوونەوەیەک، تینویانە بێ لا ئەدەنە لای کەپرێک، گەنجێکی هەرزەکار دانیشتووە لەسەر بلۆکێک، تەپەتورێکی داناوە پڕە لە ساردی فێنک. کابراش ئەڵێ: ڕۆڵە گیان، ساردێکمان بۆ بشکێنە. مناڵەکەش دەستی تااقەتی نییە بە سەریعی فریا بکوێتە 500 ساردی بشکێنێ. تەمان ئەوان هەموو ئیشەکیان هەر سەریعە، هەر بە عەجەلە و بە پەلە و دەی بخۆ بڕۆ و لێدە و دارکاریکە و بیبە و بەم شێوازە. ئەم مناڵە فریا ناکەوێ. کابرایش هەروەکو پیشەی هەمیشەی، چۆن عمر قەبزی کوشتن و دارکاری کردن و لێدە و بڕۆ ئاسانە لای دەسەقاتە سەر شانی ئەڵێ: باوکە خوێڕێکە تەبعەن پەرژینی قایم بێ لە ڕووتان، باوکە بێ ئینساف و خوێڕێکەت مناڵێ وەک تو هەرزەکاری ناردووە بۆ کەسابەت و خۆی لە ماڵە. ئەڵێ مناڵەکەش بە زەلیلیەکەوە سەیری کابراەکە، ئەڵێ: مامە، من باوکم کوژراوە. ئەڵێ کابرای کەوەها ئەو مووقفە دێتە بەرچاوی، زۆر بەلایەوە ناخۆشە کە قسەی بە باوکی کابرا کرد و کابرا لە قەبرایە ڕەحمی ئەجوولێ. ئەڵێ زۆر زگی پێستویە، 50 نارەکاتە گیرفانی. ئەڵێ: کوڕە شرینەکەم، باوکت کەی کوژرا؟ ئەڵێ: وەڵا باوکم فڵانە کەس کوشتی. بکوژ کابرایە کە جمان بە باوکی مناڵەکە ئەدا. ئەڵێ زۆر بەلایەوە ناخۆشە بێ. ئەڵێ ئیتر هێز لە ئەژنۆم بڕا، دانیشتم لەسەر بلۆکەکە، وتم بەشکمە مناڵە زاکری تەواو نەبێ بە غەڵەت بڵێ. ئەڵێ: وتم کوڕە شرینەکەم، چۆن نەزانی ئەو کوشتویەتی؟ ئەڵێ: با لە فڵانە شاخ ئەڵێن باوکم و چەند کەسێتر شەڕ بووە، ئەو کابرایە باوکمی بەدیل گرتووە و کوشتویەتی. ئەڵێ کابرا ئەڵێ: ئینجا لام بووە عینە اليەقین، بە چاوی سرم کەوتەوە بیرم کە من باوکی ئەو مناڵم کوشتووە. برایانی خۆم، چ لەم چیرۆکە فێربین. فلا تظلمن إذا ما كنت مقتدرا. ئەم پیاوە کە ئێستاکە خۆشگوزەرانە و حیمایی لەگەڵایە و ڕۆژانێک لەبەر مەبدەئێکی دنیایی، لەبەر فەلسەفەیەکی کەوەها پێی ڕاست بووە، کۆمەڵێکی تری کوردی گرتووە و ئەمان کورد بوونە، ئەوانیان کوشتووە و ئێستا باوکی ئەم کوڕە نەماوە، ئەو مناڵە داماوە بەو دەسە لەرزۆکە، بەو دایکە هەناسە ساردە قوتی دایکی پەیا ئەکات، باوکی ئەمیش کوژراوە بەدەستی ئەو. ئەڵێ: ئەلەویا زانیم گەرێ ماڵی چەندان مناڵی ئاوام کاول کرد بێ. بۆیە شاعیر ئەڵێ: ئیذا ما كنت فلا تظلمن إذا ما كنت مقتدرا. دەسەڵاتت هەبوو، چەکت بەدەست بوو، دارت بەدەست بوو، کورسی و مێزی ئاوا بەدەستت بوو کە ئەسوڕایەوە و ئیمزات ئەکرد. فلا تظلمن إذا ما كنت مقتدرا فالظلم ترجع عقباه إلى الندم. ظلم وستم بۆ خۆت ئەگەڕێتەوە، ڕۆژێ دی ئەپلکەیتەوە، ڕۆژێ دێ ئەگەر لەم دنیایەش خوای گەورە جەزاکەیت نەداتەوە و خاوەن حەق نەتکوژێتەوە، إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار. رب العالمين هەڵت ئەگرێ بۆ ڕۆژێک دەم و چاوی تیا ڕەش ئەبێ. ئەوجا خوای پەروەردگار سبحانه وتعالى ئەم شتانە کەوەها ئینسان نەسیحەت ئەکا زۆر بە جوانی و بەڕوونی، خوای گەورە تاخیریانەکا بۆ ڕۆژێک کە دەم و چاوی ڕەشی تیا ئەبڵق ئەبێ، کە خەڵکی تیا ئەتۆقێت. بەڕاستی پێویستە بزانین: فلا تظلمن إذا ما كنت مقتدرا فالظلم ترجع عقباه إلى الندم تنام عينك. کابرای کەوەها دوو سەیارە حیمایی لەگەڵایە مناڵەکە فریا ناکەوێت ساردیان بۆ بشکێنێ. ئەم پیاوە ئاگای لێ نییە خەڵکی کوشتووە، ئاگای لێ نییە ماڵ ئەم مناڵی کاول کردووە، ئاگای لێ نییە هەزاران دایکی وەک ئەم مناڵی هەناسە سارد کردووە و بێ چەتر و بێ پیاو کردووە. تنام عينك والمظلوم منتبه تدعو عليك وعين الله لم تنم. دوعات لێ ئەکا تۆ لە پرخەی خەوای،
بۆیە بەڕاستی گرنگە ئینسانی مسلمان بزانێت ژیانی دنیا ژیانی سیراعاتە، ژیانی ساکردنەوەی بیر و باوەڕ و فەلسەفە و کۆمەڵی ئایدیای هەندێک خەڵکە کە لە ئاخرا وەکو ئەم زەلامەڵێ ئینجا ئەژنۆکانم شل بوو هەستم کردەیان ماڵی کوردی ئاوام بێکەس و بێ ئیشکەر و بێ نانپەیاکەر کردووەکەوەها بێوەژنکردنی دایکێتی هەتی و کردنی مناڵەکەیە. ئینجاوتم کوڕم چی لەو کابرایە ئەگەر بیناسی؟ ئەڵێ وەڵڵاهی ئەگەر گەورە بم تۆڵەی باوک میلێ ئەەکەمەوە. ئەڵێ 100 دیناری تری چاپی کۆنەکەم داپێی و وتم ئەگەر گەورە بووی بیکوژە حەق باوکت بکەرەوە. بەڵێ ئەوەیە ژیانی دنیا. ئەوانەی کەوەها ڕۆژانێک بۆ بەرنمەیەک بۆ بیر و باوەڕێک وەکو ئێستا بێنە بەرچاوی خۆت پێش ئەوەی پەشیمان بیتەوە وەک ئەو پیاوە، پێش ئەوەی ماڵی یەکێک کاولکەی، پێش ئەوەی بە ئیمزایەک دادوەری یەکێک بەرەو ئیعدام ئەنێری هەست کە یەکێکی شەیەتەوە ئیعدامکە وەکو ئەو کابرایەی کەوەها زلەیەکی دا لە فەقیرەکە وتی ئەوە لێمە دەی تعدام لێ ئەەکەی واللهی ئورمیکە بسیامی اللەیل وتی سوێن بەخوا ئەبێ تیری شەوانت پێوەنم وتی بڕۆ ئەنتەوە سیهامک بڕۆ دەرەوە خۆت و تیرەکە چت لە دەست دێ بیکە. ئەم کابرایە شەوان هەڵەسێڵی خوایە لێمیدا، خوایە ئەمەوێ لێدانەکەی پێنیشاندەی ئیمزایەک ئەکا ئیمزاکەی غەڵەتە. والی ئەو منتیقەیە ئەمر ئەکا ئەڵێ دەسی بقرتێنن بۆ ئەوی جارێتر لە خۆیەوە ئیمزانەکە. کابرا دێت سیرەکە لە دەرگەی شار دەستی کابرایاندا کوتاوە ئەڵێ ئەمە چییە؟ ئەڵێن ئەم دەستدا کوتانە تەوقیعێکی غەڵەتی کردووە و ئەمرێکی قەزایی غەڵەتی دەرکردووە بۆیە خەلیفە لێیت و ڕەبوو دەسی بڕیەوە، پاشا لێیت و ڕەبوو دەسی بڕیەوە. ئەویش ئەڵێ وەڵڵاهی خەڵەتەکە تەوقیعەکە نەبوو بەڵکو دوعاکەی شەوانی من بوو لێ گیرا بوو دەستیان بڕی. بۆیە سەیری عاقیبەتی ستەمکاران بکە. قەزافی مناڵە وردکە ئەیکوژێ لە ناو جسرێک، عەلی عەبدوڵڵا ساڵح مناڵە وردکە ئەیکوژێ ئەیکەنە ناو بەتانیەکەوە. برای بەڕێز ئەی ئەو کەسەی مێز و کورسیەک لە ژێر دەستایە، ئەی ئەو کەسەی کەوەها ژیانی دنیات بۆ مەیسەر بووە، ئەو کورسیە هی تۆ نییە کورسی حەلاقە. ڕۆژێک دێ پەردەکە ئەدەنەبان تا سەرت چاک ئەەکەی 5,000 چاپی بریمەر ئەدەی کە تەواو بووی نابێ بڵێ وەڵا 20 دقەیتر ئیسراحەت ئەەکەم چووکەم شوێنەکە شوێنی دانیشتنی تۆ نییە بەتەینا یەکێکی تر دێ. ئەم دنیایەش ئاوایە، ئەمڕۆ تۆی سبەینێ یەکێکی ترە. ئافرین بۆ ئەو کەسەی کەوەها حسنی سیرەی هەیە، ژیانێکی جوان پێشکەش ئەکا، ڕابردوویەکی پاک پێشکەش ئەکا وەکو ئەو بەسەرهاتەی ماندێلا کەوەها لە مەطعەمەکەدا ئەنشێ ئەڵێ ڕۆژێک کابرایەک ئەبینێ لە مەطعەمیە بەرامبەرێتی ئەم سەرۆکی وڵاتە ئەو ئارەقە ئەکا ئەڵێ کابرا ئەلەرزێ بانگیەکە ئەڵێ وەرە لە تەنیشتی ئێمە نان بخۆ. کاتێک کە نان ئەخوا پارەی نانەکەی بۆ ئەدا و کابرا ئەڕوا کە کابرا ئەڕوا پێی ئەڵێن ئەوە چی بوو ئەو کابرایە واترسا؟ ئەڵێ ئەو کابرایە کە لە سزنەکەم بووم لە مودەی 27 ساڵ ئەو پیاوە پۆلیس بوو هەر کاتێتینوم وایە داوای ئاوم بکردایە ئەهات میزی ئەکردەبانمە. بۆیە من ئێستاکە پارەی نانەکەم بۆیدا بۆ ئەوەی نەترسێ من تۆڵەی لێ ناکەمەوە، من بەم شێوازە جوابی ئەدەمەوە. ئەگەر ئەتەوێ کار بەدەستێکی چاکبی، ئەگەر شوێنی عومەری کوڕی عەبدولعەزیزیش ناکەوی، ئەگەر شوێنی عومەری کوڕی خەتاب ناکەوی، ئەگەر شوێنی ئەو پیاوە ناودارانە ناکەوی، شوێنی ماندێلا بکەوە، وەکو ماندێلا بە خزمەتی وڵاتەکەت بکە، وەکو ئەو ماندێلایە بکەوەها توانای 27 ساڵ سژن و 2 تیمی سەرۆکایەتی و پێشخستنی وڵاتەکە و ئاشکردنەوەی ڕەش و سپی لە کاتێکە وڵاتی ئێمە هەمومان کوردین، هەمومان یەک خەڵکین، هەمومان لە وڵاتێکە ئەژین، جلوبەرگمان قاتی کوردیە و جەمەدانیە و بە زمانی قسە ئەکەین کە لە یەکتریتی ئەگەین. ئەگەر هاتوو هەر کەسێک لە هەر پلە و پۆستێکا بوو، هەر توانایەکی هەبوو، زاڵم و ستەمکار نەبوو، چاکە کار دەرەچێ. ئەپاڕێمەوە لە خوای پەروەردگار دەست و دڵ و دەروونمان لە ستەم بگێڕێتەوە، چووکەم ظڵم تاریکایە لە ڕۆژی قیامەتە. داواکەم لە خوای پەروەردگار ڕۆژ و تاعەتان قبول بکە، عیبادەتەکانتان لێوەربگرێ، لە ڕۆژی قیامەتە لە حەوزی کەوسەر بەدەستی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام ئاوێک بخۆین کە لە دوای ئەوە تینومان نابێ. وەسەلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.